لەوە دەکەین کە ئەمڕۆ شەشی سێ یادی ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد یادی ڕاپەڕینی بازیان تاستوجە ڕواڕێگەی سەرەکی سلێمانی کەرکووکە. دەپرسین لە دوای 32 ساڵ لە یادی ڕاپەڕین چۆن پارێزگاری لە دەستکەوتنە مەزنەکانی ڕاپەڕین بکەی، واروها داواکاریەکانی هاوڵاتیان دوای 32 ساڵ ڕاپەڕین لە ئێستادا بارودۆ خێرمی کوردستان چۆنەوە پێویستە چۆن کاری لەسەر بکرێتەوە بە شێوەیەکی گشتی مێژووی ڕاپەڕین و گرنگی بۆ ئێستەی هەرێمی کوردستان چی دەبێت. میوانداری زۆر بەڕێز ئازاد عەلی مەولود مامۆستای زانکۆمان کردو کە ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان دەبێت. کاک ئازاد سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سەرتا دەپرسم پەیامی بەڕێستان بۆ یادی ڕاپەڕین چییە؟ سەرتا زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. من سەرتا دەمەوێت پیرۆزبایی لە تەواوی خەڵکی کوردستان و بە تایبەتی خەڵکی بازیان و دەوروبەری بکەم کە ئەمڕۆ شەشی ئادار یادی ڕاپەڕین خەڵکی کوردستان بەگشتی و بە تایبەتی ئەو ناوچەیە. بەدیدی من ڕاپەڕین یەکێکە لە ڕووداوە گرنگ و پڕدەستکەوت و شکۆمەندەکانی خەڵکی کوردستان بەگشتی کە دەکرێت هەرێکێکەمان لە لای خۆمانەوە هەم شانازی پێوە بکەین هەمیش پندوانی لێوەربگرین بۆ ئەوەی ئایندەیەکی باشتر بۆ گەلەکەمان دابین بکەین. بەڵێ مامۆستا ئازاد، دیارە دوای 32 ساڵ ڕاپەڕین ڕەنگە هاوڵاتیان بۆ چوونیان هەبێ لەسەر ڕاپەڕین لەسەر دەستکەوتەکانی ڕاپەڕین بۆ چوونی بەڕێستان وەکو مامۆستایەکی زانکۆ لەسەر دەستکەوتەکانی ڕاپەڕین لەسەر ئەو مێژووی کە ڕاپەڕین تۆماری کردو بۆ گەلی کورد بۆ چوونی بەڕێستان چییە؟ پێم وایە شتێکی سروشتیە، ینی مرۆڤایەتی وان کۆمەڵگای کوردیش بۆ چوونی جیاوازی لەسەر دەستکەوتەکانی ڕاپەڕین هەبێت، ئەوەش بە حکمی ئەو بارودۆخەی کە خەڵکی کوردستان تێیدایە. من پێم وایە دەستکەوتەکانی ڕاپەڕین دەبێت بەشی دوو بەشیان بکەین. سەرەتا دەکرێت پرسیار بکەین خەڵکی کوردستان بۆ ڕاپەڕینیان کرد. پێم وایە دوو ئامانجی سەرەکی ڕاپەڕینی خەڵکی کوردستان هەبوو کە دەکرێت ئەو دوو ئامانجە بزانین، ئەو جارە بزانین ئا دەستکەوتەکانی شاتوونەتە دی. بۆی لە ئامانجەکانی ڕاپەڕین تێبگەین پێویستە سەرەتا هەڵوەستەیەک لەسەر بارودۆخی باشووری کوردستان بکەین بەر لە ڕاپەڕین. دیارە هەر لە سەرەتاوە لە ئایدەلۆجیا و بەرنامەی حیزبی باحزدا کورد بە مەترسیەک دیاری کراوە کە هیچی کەمتر نییە لە مەترسی هەرێک لە ئیسرائیل و ئێران. بۆیە هەر لە سەرەتای دروستبوونی بەحسەوە لە پەیڕە و پرۆگرامی ئەو حیزبەدا دژایەتی و کەمکردنەوە و تواننەوەی میلەتی کورد بەشێک وە لە ئەجندای ئەو حیزبەدا. هەر کاتێکیش ئەگەر چی هەر کاتێک بەعز مەترسی لەسەر دروست ببێت یان ویستی بێتی ئامانجێک بەدی بێنێت هەوڵی داوە خۆی لە کورد نزیک بخاتەوە بۆ نێمەش چەندەبین چەندین قۆناغی گفتوگۆمان هەیە هە لە ساڵی 63ەوە لە ساڵی 69ەوە بۆنە لە ساڵی 83 لە ساڵی 91 هەتا دوایتانات بەر لە 2006 بەر لەوەی ڕژێم بڕوخێت پەنای بۆ مفاوەزات برد. بەڵام لە بنەڕەتدا ئەوان کورد بە کەمینەیەک لە عێراق دەبینن و عێراق بە بەشێک لە نیشتیمانی عەرەبی دەبینن کە پێویستە کورد بەشێک بێت لەو نیشتیمانە وەشێک بێت لە نەتەوەی عەرەب. بۆیە دەبینین لە ساڵی هەلە سەرتاوە بە چەندین هەنگاو هەوڵیان داوە بزافی ڕزگاری خوازی کورد کە بکەن بە تایبەتیش لە ساڵی 1970 کە تێیدا بەهشت قۆناغدا خەڵکی کوردستان زۆربەی ناوچە کوردنشینەکانی کورد بە تایبەتی لادێنشینەکان سۆڵکران و خەڵکەکەی ڕاگوێزرا بۆ ئۆردوگا زۆرەملێکان بە ئامانجی ئەوەی ئەو ناوچانە نەبنە شوێنێکی ئارام وەلایەنی مادی و معنەوی پێشمەرگە دابین بکەن لە هەمان کاتدا بۆی خەڵکی کوردیش لەو ئۆردوگا زۆرەملیانە کۆبکەنەوە بۆی هەر کاتێک بیانەوێت بارەزوی خۆی بەکاریان بێن و هەڵمەرجەکانی خۆشیاندا بەسەر بسەپێنن. بۆی دەبینین لە ناوەڕاستی بە دیاریکراویش لە ئەیلولی 1970 پتر لە نیوەی خاچی کوردستان دەبێتە چۆڵەوانی و هێزی پێشمەرگەش ئەگەر سەمەڤرەزەیەکی سەرەتایی لە ناوچە کوردەکان دەمێنەوە بەڵام بەگشتی هێزی پێشمەرگەش ناچارە بێت ڕووبکاتە سنووری ئێران. ساڵی لە نیوەی دووەمی ساڵی 1970ەوە هەتا سەرەتای دوی بە دیاریکراویش دوی ئابی 1990 ساڵانێکی خەم و ناخۆشی و دەکرێت بڵین ساڵانی حوزم بوو بۆ میلەتی کورد کە تێیدا پێشمەرگە لە کوردستان نەما بوو پتر لە نیوەی خاچی کوردستان چۆڵەوانی بوو و سەدان هاوڵاتی کورد لە زیندانەکان بوون تەنانەت کەسانێک لەسەر تۆمەتێکی بێ بنەما یان لەسەر جاسووسیەک یا لەسەر گومانێک دەستگیر دەکران و زۆر جا کەسوکاریان هەرنیان دەتوانی لە سۆراقیشیان بپرسن چونکە ئەوانیش دووچاری گرفت دەبوون.
بەڵام کاتێک لە 2 ئابی 1990 سەرۆکی بەعز سەدام حوسێن بەبێ ئاگاداری تەنانەت سوپاسسالاری سوپای عێراق نزار خەزرەجی و تەنانەت وەزیری بەرگری عێراق عەبدوڕەزاق شنێشڵ پەلاماری کوێتی داکوێتی داگیر کرد ئەوە هیوایەک و دەلیڤەیەک بوو لە بەردەم سەرانی کورد کە بکرێت کۆتایی بەو بارودۆخەنە هەموارە بهێنن ئەو بوو هەر دوای ئەوەی سەدام کوێتی داگیر کرد هاوپەیمانان فشارێکی زۆریان لەسەر ڕژێمی بەعز دروست کرد کە دەبێت لە عێراق بکشێتەوە ئەگەرنا بە گورزی سەربازی لێی دەدرێت لەو کاتەدا بەری کوردستانی هەبوو کە لە ساڵی 1970ەوە بەکردداری دروست بوو بەڵام هەتا حوتی 1970 و دواتریش بەکردداری ڕۆڵێکی ئەوتۆی نەنوان بوو لە واقعدا. بەڵێ کاگازا دیارە هەر لەو مێژووی کە بەڕێستان باستان کرد گەلی کورد هەر لە سەرتاوە هەتا دوای ڕاپەڕین و بێستەشەوە هەوڵیداوە بۆ بەدەزێنانی مافەکانی ئازادی سربەخۆیی دەپرسین دوای ڕاپەڕینەکەی ساڵی 1992 کۆمەڵێک دەستکەوت بەدی هاتووە ڕەنگە هێشتا مابێتی بەڵام تاکەکانی کورد و بە تایبەتر لایەنە سیاسیەکان چۆن کار بکەن بۆ پاراستنی ئەو دەستکەوتە مەزنانی گەلی کورد کە لە ڕاپەڕینا بەدەستیێناوە. زۆر باشە دەمەوێت درێژە بە کورتی قسەکانم تەواوکەری قسەکانی پێشوم زۆر بە کورتی بێکارڕین بە دەرەجەیەک بەرنامەکە بتوانین بگەینە ئەنجام فەرموو. زۆر باشە ئەمانجی ڕاپەڕین یەکەمیان ڕزگاری کوردستان بوو لە ڕژێمی فاشستی عێراق دووەمیشیان بەدیهێنانی ژیانێکیش کۆمەندانە بوو لە ڕووی ئابووری کۆمەڵایەتی و ڕۆشنبیریەوە بۆ خەڵکی کوردستان کە بەر لە ڕاپەڕین خەڵکی کورد لێی مەحروم بوو. دیارە دوای ڕاپەڕین کە لە 21 سێوە لە 5 سێ لە ڕانیەوە دەستی پێکرد و لە 21 سێ بە ڕزگارکردنی کەرکووک کۆتایی پێهات توانی چەند دەستکەوتێک بۆ کورد لە ڕووی سیاسیەوە بەدی بێنێت. دیار ئەگەرچی هەر لە دوای هەفتەیەکەوە بەشێک زۆربەی شارەکانی کوردستان لە ڕووی سەربازیەوە کردنەوە دەست بەعز بۆمە لە 28 سێوە شاری کەرکووک کەوتەوە دەستی بەعز لە 30 سێوە شاری هەولێر کەتەوە دەستی بەعز واتە لە ڕووی سەربازیەوە گەچی دواتر شکستی بۆ کورد گەڕایەوە بەڵام ڕوودا و مێژوویەکان وەکو زنجیرە لە دوای یەکن بۆ نمونە ڕاپەڕینی 91 بۆ هۆکاری ئەوەی ئەو جارە کۆڕە و دروست بێت دروستبوونی کۆڕە بۆ هۆی ئەوەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گوتۆکان بێتە سەرخەت و لە 5 چواری 1991 بڕیاری 688 دروست بێت کە ناوچەی دژەفڕین بوو کە ئێستا دەبینین لە سایدا حکوومەتی هەرێمی کوردستان هەیە واتە لە ڕووی سیاسیەوە دەکرێت بڵێن ڕاپەڕین بووە وەرسەرخانێکی گەورەی لە مێژووی هاوچەرخی کورد کە کورد لە قۆناغی ژێردەستەیی و دیلی و کەساسیەوە گۆ گواستەوەخۆ قۆناغی سربەخۆیی و نیمچە سربەخۆیی کە دەکرێت لە داهاتوو ئەوە ببێتە هەوێنی ئەوەی لە پارچەکانی کوردستانیش یعنی شتی هاوشێوە بکرێت و بەلایکەمی ئەو باشووری کوردستان بێتە یارمەتیدەرێک بۆی ئەوانیش سربەخۆی خۆیان بەدەست بێن و 2010 کۆمنەتەوەکانی کە بە ئامانجەکانمان بگەین بەڵام بەشی دووەمی ئامانجەکانی ڕاپەڕین کە بریتی بوو لە ژیانێکی خۆشگوزەران و شکۆمەندانە دەکرێت بڵێن هەتا ئێستا وەکو پێویست بەدی نەهاتوون ئەگەر باشترین نمونەش ڕەنگەگەر ئێستا چەند ڕۆژێک بەر ئێستا ڕاپرسێک بڵاو کرایەوە لە یەکێک لە ئەوەکانی دەستگاکانی عێراقی کە گوایە بەش زۆرێک لە خەڵکی کوردستان لە ئێستادا شانازی بەمانەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ناکەن و تەنها پێیان باشە بخرێتە سەر عێراق یان دەبینی ساڵانە هەزاران گەنجی کوڕ ڕوو دەکاتە دەرەوە یان بەگشتی تاچی کورد لە ئێستادا زۆر بێ هیوا و بێ ئینتیمایە ئەوە دەرخەری ئەوەیە کە بێگومان ڕاپەڕین باشە نەیتوانیوە ئەو ئامانجانە بەدی بهێنێت ئەوەی دەستکەوتەکانی ڕاپەڕین بە گەورەی بە پیرۆزی بە زیندوی بهێڵدرێتەوانێ پێم وایە ئەوە لەسەر هەندێکەوە دەکرێت باسی بکەین پێم وایە خاڵی هەرە سەرچی بریتە لە هێزە سیاسەکانی کوردستانی ئەوانیش بە دیاریکراوی بریتە لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە دەکرێت وانی گەورە لە ڕاپەڕین وەربگرین یەکێک لە وانەکانی گەورەکانی ڕاپەڕین ئێمە بۆیە سەرکەوتوو بووین چونکە بەرەی کوردستانیمان هەبوو حیزبەکان بە هاوکاری هێزی پێشمەرگە بە هاوکاری جەماوەری کوردستان توانیان شار لە دوای شار لە پاشماوە دام دەستگاکانی عێراق پاک بکەنەوە لە هەمووی جوانتر و گرنگتر ئەوەیە دەبینین لە 11 سێدا سەرکردەکانی بەرەی کوردستانی بە دیاریکراوی بەڕێز مەسعود بارزانی و نەوشیروان مستەفا ڕوحی ئارام
بێکەوە شان بەشان یەک لە پشتدەرەوە داخلی کوردستان دەبنون شارەکانی کوردستان دەگەڕێن و دەبینین لە 11 لە سۆران وتارێکی زەماوەر لە تەیگێک پێشکەش دەکەن پێم وایە زۆربەی خەڵکی کوردستان حەز بەو دووبارە بوونەوەی ئەو دیمەنانە دەکا و ئەو یەک ریزیە هەوێنی سەرچیەکە بتوانین بەشێکی تر لە ئامانجەکان و دەستکەوتەکانی ڕاپەڕین بەدی بهێنین. خاڵی دووەمیان بریتە لەوەی حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان و بە دیاریکراویش هەردوو حیزبی دەسەڵاتدار بیر لە باشترکردنی ژیانی خەڵکی کوردستان لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتی بکەنەوە بیر لە سەسپاندنی پایەکانی دموکراسی و ئازادی ڕۆژنامەگەری بکەنەوە وە لە هەمووی گرتر بێنە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان ناو کرێکاران ناو مامۆستایان ناو خوێندکاران ناو چین و گەنجەکان پیر و بە ساڵاسوەکان بزانن خەڵکەکە چی دەوێت بۆ ڕاپەڕینی کرد لە ئێستادا کێشەکانی چین ئەوە پێم وایە دەکرێت دەستکەوتەکانی ڕاپەڕین بپارێزین و پێچەوانە لە ساڵانی داهاتوو خەڵکی کوردستان هەمووی شانازی بە ڕاپەڕین و حکوومەتی هەرێمی کوردستانەوە بکات. بەڵێ کاگازات کەواتە بۆ پاراستنی دەستکەوتەکانی ڕاپەڕین پێشتر باست کرد کە لە ڕەندە سیاسیکۆ دەکرێت بڵێ تەواوی دەستکەوتەکان وەدی هاتوون لە ئێستادا ئەوەی کە ماوەتەوە داواکاری هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە دەیانەوێت لە دوای ئەنجامی ڕاپەڕین ئەو دەستکەوتەش ببینن. هۆکار تاکە هۆکار بۆەوەی کە بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیان دەستکەوتەکانی ڕاپەڕین بەدینە هاتبێت بۆچی دەگەڕین تۆ تەنها یەکریزی ئەوەیە کە لایەنەکانی کورد یەکریزنین یاخود کۆمەڵێک بارودۆخی دیکە هەیە کە هۆکار بۆ بوو ئەوەی بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیانیش دەستکەوتەکان وەک خۆی بەدینە هاتوون. پێم وایە جگە لە یەکریزی کۆمەڵی خاڵی تر هەیە کە باسییان بکەین هەنگاوی یەکەم پێم وایە ئەگەرچی سەرانی کوردستانی و سەرکردەکانی سەرکەوتوو بن لەوەی کوردستان لە سنگی ڕژەمی بەحەس ئازاد بکەن بەڵام سەرکەوتوو نەبوون یان نیانویست دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەدامەزراوەیی بکەن. پێم وایە هە لە سەرەتاوە بە ناجێکی هەڵا یان نادروست کار لەسەر ئەوە کرا هەموو دام و دەستگاکانی حکوومەت و کۆمەڵانی خەڵکی کوردستان لەلایەن حیزبەکانەوە کۆنتڕۆڵ بکرێن دیار ئەوش بەشێکی پێوەستە بەو ڕابردووە ناخۆشەی ئەو ڕابردووە تاڵی کە هە لە ساڵی 1964ەوە لە نێوان هەردوو حیزبی کە ئەو کاتە باڵی مەکتەبی سیاسی و باڵی سەرۆکی حیزب مەلا مستەفا بوو هەروەها ئەو شەڕ ناوخۆیانەی کە لە هە لە ساڵی 1976ەوە تا ساڵی 1986 لە نێوان یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان هەبوو ئەوە جۆرێک لە بێمتمانەیی و ناسە قامگیری لە پەیوەندیەکان نێوان ئەو دوو حیزبە دروست کردبوو دەبینین هەر لە دامەزراندنی بەرەی کوردستانی لە ڕووداوەکانی ڕاپەڕین و دواتریشی بە قوڵی ڕنگ دەداتەوە بۆیە هەر لە سەرەتاوە دەکرێت بڵین دام و دەستگاکانی حکوومەتی کوردستان چ حکوومەت چ پەرلەمان چ خوێندنگاکان بە دامەزراوەی نەکران ئەوەش بێم وایە خاڵێکی هەڵە بوو لەلایەکی کۆدانانی کەسی شیاو لە شوێنی شیاو ئەگەرچی لە سەرەتاوە لە ناو بەرەی کوردستانی لای هەندێکیان بۆ چوونێک هەبوو کە پێویستە سەرانی بەرەی کوردستانی و حیزبە کوردستانیەکان ئەرچی سەرشانی خۆیان بەجێهێنا و پێویستە سیاسیەکان یاخود سەربازیەکان ئەرچی پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستان بگرن ئەستۆی خۆیان بەڵام ئەو ڕایە پەسەند نەکرا بەڵکو حیزبەکان زۆربەی جا فەرماندە سەربازیەکان و سەرلەشکرەکانیشان کردە وەزیر و ئەندام پەرلەمان و بەڕێوەبەرەکان بێگومان ئەوەش ڕنگدانەوەی خراپی هەبوو لەسەر بارودۆخی کوردستان لە هەمووشی گرنگتر دەبینین هەر لە دوای دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە ساڵی 1992 هەتا 2003 هیچ ساڵێکمان نییە بەبێ شەڕی براکوژی نێوان پاردەکردەکانی باشووری کوردستان ئەوەش بێگومان کاریگەری خراپی لەسەر لایەنی ئابووری کۆمەڵایەتی و تەنانەت شیرازی خێزان و تەنانەت دەستکەوتە سیاسیەکانی ڕاپەڕینیش هەبووە ئەگەچی لە دوای 2003ەوە دەکرێت بڵین کۆمەڵێک دەستکەوت لە ڕووی ئاوەدانی و خۆشگوزەرانیەوە بەدی هاتوون بەڵام بێگومان ئەوە لە ئاست داواکاری کۆمەڵانی خەڵکی کوردستانیە و دەکرێت لەم ڕاپەڕینەوە لەم یادەوە قۆناغێکی نوێ دەست پێ بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ بەڕێز ئازاد عەلی مەولود مامۆستای زانکۆ کە ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان بوو سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.